سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سڵاوێن گەرم گەلی گوهدار و بینەرین دەنگی ئەمریکا گەڵێک بخێر هاتنە بەرنامە ئەم و سیاست ئەف بەرنامە لەسەر سەتەلایتێژی تێ نیشاندان. وەزیرێ دەرڤایی ئەمریکا جان کیری گوتیەک و ئەمریکا ئامادەیە هەفکاریە دیگەل ئیرانی بکەش بۆ ڕێگرتنی لێ پێشکەتنا ملیتانین دەولەتە ئیسلامیە عێراق و شامی یا دبیژنی داعش. چەند ساعتان پشتی ڕاگەهاندنێن وەزیرێ دەرڤە پەنتاگۆن ڕاگەهاند یان پەنتاگۆن گوت کو هەفکاریەکە لەشکری دیگەل ئیرانی بزەحمەتە یان ئەو هەفکاری دوور ئێخست. گەلو ئەمریکا و ئیران وێ چاوە وێ بکارن چاوە هەفکاریە بکن دێ چارەسەرکردنا ڕەوشە عێراقیدا. ئەگەر ئەف هەردوو لایەن ئەمریکا و ئیران هەفکاری بکن یان ئالیکاریە حکومەتە مالیکیە شیعە بکن تێگەشتنە وەسا دروست نابە کوشار لێ دژی سنەیین عێراقی دەبە. ji bo şirovekirnan îro em mêvandariya du mêvanên hêja dikin. Hesen Hatimî endamê rêberê Partiya Demokrata Kurdistana Îranê û berpirsê peywendiyan e li Ewropa niha li Finlanda digelmeye û kak Bêstûn berwarî çavdêrekî siyasî ye li Danimarkê. Kak Hesen û kak Bêstûn zor spas bo beşdarîtan li bernamekeman de. کاک بیستون که من اندامی ڕێبەری حیزبی دموکراتی کوردستان. باڵێ کاک بیستون بە سکایپ دیگەلمەیە و کاک حەسەن حاتمی بە تێلەفۆنی. کاک حەسەن لە لای تۆ دەست پێ دەکەم چونکە پەیوەندیکە زیاتر یان بابەتەکەمان زیاتر پەیوەندی بە ئێرانەوە هەیە. پرسیاری هەرە گەورەی ئێستا کە دەکرێ ئەوەیە لە چ بوارێکە ئێران و ئەمریکا دەتوانن هاوکاری بکەن بۆ ئەوەی وەزعی عێراق چارەسەری بۆ بدۆزنەوە. هەروەی کە ئێران و ئەمریکای سا لە حاڵی حاضردا وەک پێشوو کێشیان دەبین دانیەوەکو دوژمنێکی پێش ساڵێک لەوە پێش ناوانەیەکەوە ئێستا داموسانیان هەیە لەگەڵ لە سەبارەت بە مەسلەی تەچی ناوچی و پیتاندنی ئۆرانی و ئەوەی کە پێی دەڵێن پێنجی زێدە شەش ئەوە بۆ خۆی وەکو هێورکردنەوەی وەزعیەتەکە لە جۆرێکدا دەتوانێت بۆ خۆی ئەگەر قرارە هاوکاریەک بینیوانە بێتە پێشێ شتەکەی ئارامتر دەکا. بەڵام واقعیەتەکە ئەوەیە لە گۆڕەپانی ئێستای کە لە حوتی ڕابردووە تەمەشای دەکەین هەردووکیان لەسەر یەک شت دەستا بێەوەی کە هاوکاریان دێ نەزەرێکیان هەیە کە پیان وایە مالیش دەبێ بمێنێتەوە تەواویەتی ئەرزی عێراق بە خەوری خۆیان دەبێ بەو شێوەیە کە هەیە حرمەتی بۆ دابنێن وە پێکەوە هاوکارێک بکەن کە ئێستا لە حاڵی حاضردا ئەو داعشەی کە بەشێک لە ئەسڵی مەطلبەکەیە هەر چەند داعش بتەختێنێ لە عێراقی نییە بەسەکانی تێدایە زانمەوەی کە بەناوی عەشایر هەیە و کولەن سونیەکان کێشان هەیە لەگەڵ دەوڵەتی مەرکەزی کوردەکان کەمتر بە شێوەیەکە کە بە هەرحاڵ ئێران وەکو ئەگەر هیلالی شیعە چاوی لێ بکەین وەکو دەسەڵاتی خۆی لە دەرەوەی وڵات وەکوەوەی کە قاسمی سولەیمانی و بڵێن سپای قودس ماوەیەکی زۆر لەوێ سەرمایه‌گوزاری کردووە و خودی ئەمریکاش هەم لەسەر ئەرتەشەکەی سەرمایه‌گوزاری کرد کە نەیتوان زیانی کەم لە موسوڵ بەرگری بکە لێرەدا تقریبەن دەتوانین بڵین ئەوانە هاوپەیوەندیەکی دیفاکتۆیان دەگەڵ یەک بەڵێ پرسیارەکە کاک حەسەن دەگەڵ یەکتر وەڵاشتەکە بڕە ڕەحمەتی هەیە چونکە مخالفان و موافقان و ضایعاتی خۆشی هەیە لەوانەیە دەستکەوتچیە. باشە کاک بیستون هەمان پرسیارژ بووە ئەمریکا و ئیران وێ بکارن چواریدا هەفکاریە بکەن لە مەسەلا عێراقیدا. هەفکاریت مابین ایران و امریکا میدان که شرعی داره که میدان افرو یا عراق ادبیجم سر رای گلک دجاتی و جداهیت نوبر سیاست امریکا ده و سیاست ایران ده لیت افرو قیناغ افرو کدا گلک تشتیت هفپش کنک و او برجواندیت هر دو عراق دا دگهنه اکودو دگهنه برجواندیت هر دو دا پاريزن لو ما دا افروكا اگر امبر خود دين مثلا داعش بيتن اگر بيتشاف بر خود مثلا داعش يلقى مثلا سنيه وكيتا اشارات بكري ادبجم او دو تشت جدانه یکمین پنگاف کو امریکا یا ایران یا حکومت عراق یا دیتنا من همی انسانیت و انسان مروف دوست ات هرم دا
گرک همبری داعش راوستین کوی هزار لشکری افریقا بری هر تجاکی واد لای لشکری دو براوستینن همه ایران جی و امریکا جی پیچه بونت همیت لشکری هنه هم پیچه بونت دیپلماسی هنه هم پیچه بونت ادوار فینانس ده هنه کود کارنتوان وارده پشتوانیا رژیم عراقی افریقا بکن جبو حشکرنا سرچاوت هزن داعش از دیسا تکرار کم ادویجن کو هزا داعش یعنی جیوان تروریستا مثلا سنیا جدا بکن اگر بین مثلا سنیا من دیدن دیت هی بله دیاره مثلا جدا کرنا داعش دگل سنیان که شکا مازنا نبس یا عراقیانه که شکا مازنا ولاتین دیه جی کو چونکو امریکا جی اگر دم بحثین دیکن کو برنگی کی جرنگا افکاری حکومت عراقی بکتن و بتشرنگی بکتن بو نمونه بحثه کو اگر فروکان بکار بینتن یانجی به هر شی و کی دی وسط تیگهاندن کو اوا لدیجی سنیان سنی دی چاو کاربن خوش داعش جدا بکن او بابت کی دیه کاک حسن سروکی ایران حسن روحانی دوینی پیم وایە باسی ئەوەی کرد کە ئێران ئامادەیە حکوومەتی مالیکی بکاتن پێت وایە ئەگەر ئێران دەستی وەکو بڵێن بکاتە ناو کاروباری عێراقا ڕەوشەکە ئاڵۆزتر نابێ خراپتر نابێ لەوەی کە ئێستا هەیە وڵات بەتەبیات هەر دەستێکچی هەر بڵێن هاتننێوێکی وڵاتێکی دەرەکی شتەکەی تونتر دەکا و تەشتیتری دەکا و تاڕادەیەکی کێشەکان ئاڵۆزتر دەکا بەڵام ڕوانینی حەسەنی ڕوحانی وەکو بەرپرسی دەوڵەت و وەکو بەیسلاح بڵێن سەرکۆماری ئەو وڵاتە کە بەشی جمهوریەتەکەیە ڕوانینی لەگەڵ بەشی ئەمنیەتی سوپای قودس و بەتایبەتی قاسمی سولەیمانی کە هەتا دوێنێ دایان کورد ژنراڵی لە سێبەردا ئێستا هاتووەتە ڕووگوایە ئەمنیەتی بەیسلاوەی کە هەواڵدەریەکان دەڵێن بەغدایە بەویست پێدراوە جیاوازیان هەیە لە ڕاستیدا حەسەنی ڕوحانی پێی وایە دەبێت دەوڵەتی بەغدایە ڕسمەن یا بڵێن دەوڵەتی عراقێ یا نوری مالیکی ڕسمەن داوای لێ بکە قانونەن و ئەوی بزانێت لەکوێ دەتوان ئەوانە پێکەوە هاوکاری بکەن کە ئەو هاوکاریە یەک لەلایەک بتوانێت ئەو بڵێن مەترسی ئێستا لەسەر بەغدا و دەوروبەر هەیە لەسەر حکوومەتی مالیکی هەیە کەم بکرێتەوە لەلایەکی دیکەشەوە چۆن بتوانێت سونیەکانیش کە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و لە پێشەوەی هەموویاندا عەرەبستانی سعودی و قەتەر کە زۆرتر شیمانەی ئەوە دەکرێت پشتیوانی لە ئەو گروپەی کە پێی دەڵێن داعش دەکردێەوەوانە ئەوانی دیسان بەر عەلەیهی ئێرانی دەپێکی گەورەتر نەکەنەوە و عەرەبەکانی دیکەش لەو بەرەی بەتایبەتی میسر و ئەوانە واردی ئەو وەزعیەتەی نەبن بلەخەرە ئەوە خوێندنەوەیەکە کە دەوڵەتی ڕوحانی بڕێک زیاتر قانونەن و بە پارێزەوە دەچێەوە بەشی ئەمنیەتەکەی زیاتر بۆوی لە پەراوێزدایە و لە کێشەی ململانەی چوارچێوەی ڕۆژهەڵاتی نێوەڕازدا دەڕوانێتە خەزیەکە بەڵام میزانەکان و بەتەبیعەت ئەوەی کە چەند دەستەجی هەیە و شاید عەلی خامنەیش کە لەو سەرەی ئەو دەستورانە دەدا ئێستا ئەوی سارێکی تایبەتی نەکردووە بەڵام ئەوەی ڕوحانی ئارامتر و هێمنتر و قانونیترە. بەڵێ کاک بیستون بابەتێکی دی هەلبەتە گەلک خەڵک وەسە بەحسکەن و هەتا نەهایە دە عێراقیدا دەبوو پتر شەڕی نژادی بوو شەڕی تاڕادەیەکی تایفی بوو لەسەر هەندێ بەرژەوەندیان لەسەر هەرێمان لەسەر دەستکەفتین سیاسی لێ نەها گەلک ژە شارەزیان باوەڕ دکن و ئەڤە یانها چێت بتن لە عێراقی دەست پێکا شەڕێکی نافخۆی مەزن و سرانسەریە لە عێراقی و لە هەرێمێژی دوچت بێژی بارد كما بدا سبيكو شرك نوفوية وأج بتر بارم كون شرك آينية يعني آينزائية طائفة جديدة نقبا شيعة و سنادها وأجر از وقرين ما ديرو كي أذكر بيجم شر صفوية وعثمانية يعني بشكل كدي بتاريخ بشكل كي أوايا كني يعني سردم و أفريقيا أفشرت هذا كرن هرچند از دیساج بینم عراق و یکیکو یعنی قواره که کوچه بوی او خسر اساسه که طایفی هاتیه چه کرن و لسر گلک تشتت هفدش چه بویا نتوی جدا جدا پیک هاتیه وش آینزای جدا جدا پیک هاتیه و دیتنا من حتی وی روشی وی شیوی بیتن عراق جرکاتی نو بیت عراق و اف پیک هاتا نشن وی آوای پیک و بجین ادبن سیبرا یک دستور دا او دستوری که او 8 سال یا زیادترش 8 سالیه چجارا بو هفت پشکی نهاتیه پیکینار آنجی جبجه نبویه
هر وقت که ایکش یان قیمتیه که نتوایتی یا نتوایی که سرکی یان جی ایکش قیمتیت آینی خب مظلوم دیتیا و پاروی هاتی خارن. بله کاک حەسەنی حاتمی ئەوڕۆ سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتووەکان بان کیمۆن هوشداری ئەوەی داوا کە بارودۆخ لە عێراق بارودۆخێکی زۆر ئاڵۆز و خەتەریشە و ترسی ئەوەیە تەشەنە بکاتە هەریمەکە. ئایا بارودۆخەکە ئەوەندە خەتەرە یان بۆ نمونە هێزەکانی جیهان یانش نەتەوەی یەکگرتووەکان وا دەکەن بۆ ئەوەی وڵاتانی کە ئەوانەی دەسەڵاتیان هەیە بێن و کارێک بکەن بۆ ئەوەی ئەم بارودۆخە ڕاگرن؟ وڵای خەتەرەکە لەوەی کە ئینسانەکان دەکوژێن و خەڵکێکی زۆر لە بین دەچێوانە بە تەبیعەتەوە ئەگەر تەشەنە بکارۆک و بە خۆت فەرموود دەبێتە فاجعەیەکی جەهانی تر و گەورەتر کەوابوو هەم بانکیمون هەم تەواوی ئەوانی کە بەرپرسایەتی بە تایبەتی لە بەشی شوڕای ئەبنێتیان هەیە پێنجن هێزەکە پێیان وابێ دەبێ ئەوە خەتەرێکی گەورەیە و شەڕ هەر لە وەضعیەتی خۆیدا بۆ خۆی خراپە بەڵام ئەوەی کە لەوێ هیچ قانونێک ئێستا حاکم نیە و هەموو شتێک هەر کوشتن و هەر مەرەک بەرەوە و جوورەشتانەیە بە تەبیعەت ئەوانە دەبێت لێ بەرپرسیار بن و بە جۆرێکی ئەگەر ئەوە بگوازرێتەوە هەروەی کە بانکیمون دێڵە بیکاتە عەمەل جارێکی دیکە یعنی UN یان نەتەوەی یەکگرتووەکان بۆ خۆی سەرپەرستی وەزعیەتی بکە شاید حساسیەتەکە کەمتر بێت لەوەی کە وڵاتانی دەوروبەر یا ئەمریکا یا وڵاتانی دیکە بیان هەوێ سەرپەرستی و قەزیە بکەن یا ڕاستەوخۆ دیفاع لە لایەکی بکەن بەڵام بڕێکیش دەبێت بەهەرحاڵ ئەگەر قەرارە قەزیەکە جەهانی بێت دەبێت هێندێکیش بڕواندرێتەوەی کە بۆچی ئەو کێشانە پەیدا نەبن لەوەی کە ئەو واقعیەتێک کە لە عێراق و لە ساڵی 1920 دروستکراوە بەولایەوە دوونێتەوەی عەرەب و کوردی کە تێدابوو لەنێو عەرەبەکەشدا کە شیعە و سونی هەمیشە کێشە هەبووە بە جۆرێک دەبێت هاوپەیوەندیەک بینی وانە هەبێ هەمویان خوێندرێنەوە و ئەوانە حەقی وانە بەڕسمی بناسرێ دا لەسەر ئەو بەڕسمی ناسینەی UN دەبێ یا نەتەوەی یەکگرتووەکان زۆرتر خۆی بەرپرسیار بزانێ هەتا دنیای متەمەدین خۆی بەرپرسیار نەزانێ و نەوعێک هێڵێک دروست نەکا لە بینی وانەدا و نەوعێک بڵێن دەخاڵەتی هێمنانە بە شێوەیەکی ئەوەی کە وەزەکە ئارام کاتەوە نەکا وەڵا ئەو مەترسیە زیاتر دەبێت کە بەداخەوە. کاک بێستون ئەم بەگەڕینە بابەتی خۆی سەرەکی و پرسیارن خۆیان سەرەکی و مەسەلا ئیران و ئەمریکا چاوە هەفکاریە بکەن یان هەفکاری نەکەن هەر کەس جەنابی وەژی دیگەلەندێ و کاک حەسەن حاتمیژی دیگەلەندەیە و هەر ڕەنگە هەفکاری دیارە دێ بزەحمەت بتن یانژی ممکن نینە و ئیران و ئەمریکا بگەهنە ئێک و دوونەیارن بە چەندین کێشە پێک بە هەینە بشێن بگەهنە ئێکیانژی ڕێک بکەفن لەسەر کارێکی بۆ ئەوەی هەفکاری بکەن لە عێراقیدا پرسیارەکە وەساتیکردن چما ئەمریکا و شیعە نەیاریت ئێک بن چما ئەمریکا و ئێران نەیارێک بن بۆ نمونە ئەگەر بەرێ خۆ بدەینی شیعە هەتانەها نا گەفەیەک ڕاستە و خۆنە لەسەر ئەمریکیان بەرێ خۆ بدا سپتەمبەر 11 خەڵکی عەربستانە سعودی بترش هەموو بوون و ئەو هێریشەکرین و قاعدە هەمووژی کو دژمنە ئەمریکا سنیە ئەگەرم بەری خۆ بدەین ئێریشن لەسەر بالوسخان ئەمریکی لە تەنزانیا و کینیا نایرۆبی دیسان سنی بوون بەری خۆ بدەین ئێریشین لیبیا لەسەر دیپلۆماتین ئەمریکی سنی بوون یعنی ئەف هەموو سنینە دژمناتی ئەمریکا دەکەن و ئەس باوەڕ ینی بیرا من نایەتن و هێریشەکە وەسا ڕاستەوخۆ لەسەر ئەمریکیان ژە ئالی شیعەیان بەبێتێکردن ئەوجا پرسیار ئەوە ji ber چی ئیرانی و ئەمریکی نەشێن هەفکاریە بکەن شێم بڕەنگێکی دی گوتنێ بێژم ئەدبێژم بەلکی وەکی ڕژیمە جمهوریە ئیسلامی و ئیران ئەوژی پشیلەکە سەرڤە ئەدبێژم دژمنێت ئێکن ئەس نەشێم بێژم یاژی مرۆڤ نەشێت بێژیتن شیعە و ئەمریکی دژمنێت ئێکن وەکی تەگوتی ئەف تشتێک کریارە تروریستیەت هاتی نەکردن حەتان و کە کێم ژوان شیعە بوونە بەلکی ئەوێ لوبنان هاتی نەکردن ئەو ستۆی شیعە دەهاتنە نیشاندان بس بلکی پرانیوات سنیا داون بس دیسه از ودگرم از بیجم مثلا ارهاب مثلا ترور افتشت هتکرن مثلا نه مثلا شیعه نه مثلا سنیه از نشم بیجم افت کریارت هاتی نکرن حتانو که سنیا کرینه یعنی او شیعه کرینه هر تشتی هاتی کرن ارهاب ترور یا به سنوره یا به آینه یا به
قوارك تایبتیه بیر طارینه ید بری زمان بره که نه نینراتیا سنیات کتن و نه نینراتیا شیعات کتن و نه کرد و نه عرب باشه اشین بیجم بله مثلا ایران و یا امریکا برجمندی دیاره و خویای مثلا برجمندی توانت دفرا روشلات ناویندا و مثلا اکونومی بنگه اکونومی نه و هبونا هیزنوات دفرا روشلات ناویندا بله کاک حەسەن بابەتێکی دیکە کە زۆر ئەوەیە کە یەکێک بیر لە داعش دەکاتەوە ئارمانجی داعش ئەوەیە کە دەوڵەتێکی ئیسلامی خۆناوەکەشی دەوڵەتی ئیسلامی عێراق و شامە ئارمانجەکەشی ئەوەیە خلافەت دەوڵەتی خلافە دامەزرێنن بە پێی شەریعەتی ئیسلامی بەڵام دیارە باس ئەوە دەکرێت کە پەلاماری بەغا بدەن یان حکوومەتی بەغا بڕوخێنن پێت وایە داعش ئێستا هەوڵ بداتن ئەو شوێنانەی کە گرتویانە لە ژێردەستیانە لە ژێر کۆنتترۆلیانە بمێنتەوە بۆ ئەوەی ئارمانجەکەیان دەوڵەتی ئیسلامی دا بمەزرێنن یانش پەلاماری هێرێمەکان بدەن وەکو هەرێمە شیعەکان کوردەکان وڵا بڕێک زەحمەتە چونکە ئەوان هەر ئەو شوێنانەی گرتووشیانە نە لەوەی کە ئەوان زۆر ئازابوو بن ئەوەی کە خۆکارە سیاسیەکەی کە زیاتر بۆتە باعیسیەوەی کە ئەرتەشێکی کۆکو پۆشتەی وەکو ئەرتەشی تازە دروستکراوی عێراق دوای ساڵی 2003 نەیتوانی بەربەرەکانەکە زەعفەکە لە خودی بەڕێوەبەری نادروستی بەغدایە نە لە موقعیەتی زۆر بەخۆتی داعشی لەلایەکی لەبەرێکی دیکەشەوە لە نەزەر نەگرتنی ئەوەی کە پێی دەڵێن مافی سونیەکان بەو شێوەیە کە ئەو سونیە میانەڕەوانە یا تقریبا سیاسیانەی کە تا ڕادەیەکی لە هەڵبژانی دووەمدا بەشداریان کورک و تاریخ الهاشمیەوانە وەختێت قبوڵ نەکردران و ئاغای مالیکی دەهەوێ حکوومەتێکی یەکدەست تێک بێنێ و زیاتر دەسەڵاتی بۆ خۆی هەبێ یا حتا دەتوانین بڵین لەگەڵ کوردەکانیش دامادەی 58 و 140 لە ناوچە دابڕاوەکانی کوردستان هەمووی ئەوانە کێشەهایەک بوون کە مالیکی دەبێت بە سیعای سەدر و بەدڵ ئاواڵەیەوە جێبەجێیان بکات بەڵام واقعیەتەکە ئەوەیە ئەو دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و لە شام کە ئێستا بەرحاڵ موردی نەزەری ئەمەیە ئەوە شتێکە کە لە هەردووچیاندا وەکو یەک نییە وەزعیەتی مەنتەقەکەی وەکو یەک نییە و ڕاگررتنی ئەوانە بە تاقی تەنێ بۆ وسیلەی داعشی زەحمەتە بەڵام ئەوەی کە سونیەکان بۆ خۆیان دەبێ هەرێمێکیان هەبێ و فدرالیزمەکە لە عێراقێ ئەگەر قەرارە لەوە بەدواوە سڵحێک بەرقەرار بێت دەبێ شێوە فدرالیەکی تەواو عیاری یا کۆ فدرالیەک بێت کە سونیەکانیش دەوێدا حەقیانە بێت بێ ئەوەی کە بۆ سونیەکان مافەکەیان بە ئیسلام مسەوگەر نەبێ داعش حتما دەتوانێت دەوێت دەرتەراتێنی خۆی بکە ئەگەر ڕاشی نەگری هەمیشە دەتوانێت کێشە دروست بکە بەڵام ئەبێت ڕاگررتنی بڕێک ئاسان نییە چونکە بەرحاڵ خەڵکەکان زیندەگیان دەوێت دنیای دنیای قەڕنی 21 قەرنێکی مۆدێرنە کە خەڵک بلەخەرە لەگەڵ دنیایەکی زۆر مۆدێرنی پێشکەوتوو ارتباط و پەیوەندی هەیە سوزانم لە هەموو وڵاتانی عەرەبی کە پیان وایە ئاڵوگۆڕ دەکەن بۆ بەهاری عەرەبی بۆی کە زیندەگیان باشتر بێ تووشیشتی ناخۆشتر بن داعشێک لەوانەیە کە ناتوانێت وەکو مافی ئینسان مافی وانە مافی بەرابەریش دوو پیا بەڕسمی بناسێ کەوا بوومانەوەی لە منتەقەیدا زۆر زەحمەتە بەڵام ئەگەر مافی دیسان دەڵەمەوە سونیەکان دانی پێدانەنجێ و جێبەجێ نەکردێ ئەوان هەمیشە لە من حەز دەکەم باس ئەوە بکەم پرسیارەوە لە بکەم کە سونیەکان بە چ مافێک ڕازی دەبن بەڵام لەگەڵ کاک بێستون خۆ دەزانی کاک حەسەن باسێنی دەکەتن و مەسەلا داعش بشێتن یان نەشێتن نها تێتە گوتن و داعش دەوڵەمەندترین ڕێخستیا تیرۆریستیە لە جیهانێ ji rûyê parava çikû gelek pare girtiye ji rûyê çek û çekî giran ve gelek çekî giran girtiye evca û armanca wê jî armancek diyare danana dewleteke îslamiye tu bêjî heman pirsiyara mişka Hesen Hatimî kirî tu bêjî Daeş bi wê razî bitin wan herêmê ku niha girtîn bêhêlin û hewl bidetin biparêzin wan herêma dewleta xwe armanca xwe bicêbînin yan jî êrişî bikete ser Kurda yan jî şîayan li dewrûber ji bo ewe cî xwe bitir firehketin وەکی مرۆڤ بیر و باوەڕێت داعش و ڕاگەهاندنەوە بەرە خودەتێ ئەنجێ ئەسڵی فەلسەفەوان مرۆڤ بەرە خودەتێ ئەو دخوازن دەولەتە ئیسلامی نەتەنێ شامێ و عێراقی بیتن بەلکی دەولەتە ئیسلامی سەراسەر دنیای چێ بیتن
وكوان او بينغوفت يكي دوينا افريقيا رابورتاجك مخاندل سر يكش عندما كي داعش كرد كنت قلتي ولايات كردستان دبيتا ولايات سيئة يعني بينغوفا سيئة بو داعش كردستان آزاد كدو كده بن سيبرا على دولة إسلامية وان لو ما بيجن باورنا كم اگر بيشبون داعش هبن شجره بوي رازي بيتن اف دفرت كونو كغرتين وجب عراق بتنجي رازي نابتن وكيما قلتي او الرجالات نافين بلكي الدنيا اهميه خازن بيخدم على يخو بس كورينوان مستحيل بقهنا بيدن بني كاك بيستون قالك خلك بحث عندي كانكم اف كيشاتشي بوي اگرين وي اونكو حكومات مالكي سني بيش جوه خستنا يا المافن سنيه دابيرنا كنو كاك حسن جي بحث كل سر المساله مدو خاص بسياري بكم سني دي بتش ما فار رازيبن يعني كسي اف بسيارش خو كريا اول جي بسيارك قال لكم مازنا تفيام ريفيج سنيه بخوب كتن اولا سني كيش سنينا وبيشتنجي داخلان چيه آیا داخازت اوبچو آوایی که مروفا داخازا بلندت کردن آنجی خازیتن وش کت خازیتن اش مرکزی خازیتن اش بغداد خازیتن و اوبچو آوایی که اگر آوای ویش کلی به هرشی و کشتنا صدان و هزاران مروفت بیکز دا آنجی لشکری خوی مرکزی تو بزفری و باجرا ویش کلی بگری از بیشم اول رکا داخازت چه ملتانه آنجی چه طایفانه بارنا کم داخواز سنیاجی اوه بیتن بس وکی از بیجم چاره سر کردنا و از باورم بود سنیاجی وکی احوالی جی بحث کردی بلکی پارچه کردنا عراق سه هرم آفه بس دیساجی از وید بیجم کو چاره سر کردنا کو یا نوکی نه چاره سر کردنا اساسی دا بس بلکی بو مرحله کو کرد جاری وکی سه اقلیم بین درست کردن اقلیم کردستان کوی هریم کو سنیاجی هبیتن کو سنی خوب وی بريفبن و کنترل منطقه اودیا خوب بله بشكل كده جداش داعش بيتن طبعا نترك داعش باش حتى جداش داعش بري داعش ناف داعش ام ببهيسين ما ديكيشن عراقي دا قالك جد بهيسن كاك حسن حاتمي ام بسياره بو جنابتا بو تشوكا جناب باسي اوي كركا ما في سنيه كان لا عراق دابين بكري بيش اوي ناوي داعش ببيسين سنيه كان عراق بارت سياسي كان بون لا برلمان دابون لا حكومه دابون دجي غورني ناوي عراق بون دجي فدراليات بون دجي هشتيك بون كشيعة او كرد بيكوا دانويس يعني ريك كوتبون لسر اوي كعراق عراقي كينوي به او زعما بستم اوه بتشم افك سنه كان بتشم افك رازي دبن دور الاشياء لداعش كانت شيء ما مساله اصلي كاورو الدنيا دابو تيجيشتري انسان كان ليكسريا بلين اوانه كداخواز يعني هي لوراتي شي دا ديالوج فيكو دانشتن لفضايا شي ارام ده بيد قلوانه دانشتو دانوسان بكري درجات شي سياسي وهمنا نوا كبالخراء ما أولات لدواء شرط وشي أو مصيبتنا بدي بتشون إدارة بكردريه وقت جوان قانوني شانه ولو قانوني إذا حتى متسمية كان دوري أول بجداريان كذا نكر طالما ديتيان كبالخراء أجر قرار أو عند تبرين كذا بكرديه وبروكش تلو إنه هذا بسي أو أنا جدب مشاركته بجداريان كذا هذه بحصفه باليدان وبنخوين دنوا وبإجازة ندان بحفص وبكشتن أو كاران جيب جناب توابو أو كلام لا دستور كيدا هاتوا أجر قراره كما دبي زيادة بكردية أجر قرار إجراء كلاو دبي إجراء بكردية دبي طرفي معاملة سمي كان بالخرل دم نغاني وان ولو كساني كبرحار بي اس بي أن ينازم ويشين دي بقسان لقلب كل بالي كاك حسن بلام راسك إمكانية بالي راسك لو ده كشيء كان زور جار أوان داود كسنية كان نهاتو لنا وحكومة نهاتو لنا بروسي سياسي بلكو وكو معارضة وكو دجايتي وحتى تقينو ويترتنو تيجا كان العراق تاوان باردكران سنة كان نيو دقيقة ما كاك بيستون تو وكو بيشمرقيكي كيفن چند صالة تو بيشمرقا بيتو بيجي داعش خول بيشمرقا بدأتو خول هرمي الكردا بدأت انها بكردي التكاية بثانية نوکه دونه بس اگر بود هتو سرکفتن بدست وینان و جهه خو قایم کرو پیچبون هبون از باورم کو تردید نکن و حتما دی بوی پنگاوی رابن بله
گەلە سوپاس برێز بێستون بەرواری چاودێری سیاسی لە دانمارک بە سکایپە دیگەلمە بوو لە سوێدێ ببوورە کاک حەسەن حاتمی ئەندامێ ڕێبەرێ پارتی دموکراتی کوردستان و بەرپرسێ پەیوەندیان لە ئۆروپاژ فەنلەندا دیگەلمە بووە سیدارم فەنلەندا سڵاز دەبیژم دوو لە فەنلەندا بی کاک حەسەن زۆر سپاس بووە.